دامەزراوەیەکی عێراقی ژمارەیە و هاوڵاتیە عێراقیانە ئاشکرا دەکات کە لە 10 ڕۆژی ڕابردوودا و بەتایبەت لە ڕۆژانی جەژندا چوونەتە دەرەوەی وڵات. حيثيات الأمور في داخل النقاشات. منار عەبیدی سەرۆکی دامەزراوەی عێراقی داهاتوو لە نووسراوێکدا لە پەڕەی خۆی لە فەیسبوک بڵاوی کردوتەوە کە هاوڵاتیانی عێراقی بالێشە و ڕوویان لە دەرەوەی وڵات کردووە و داواش دەکات لە ناوخۆی عێراقدا چەندین شوێنی گەشتیاریدا مەزرێنن بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی هاوڵاتیانی عێراقی. بەشێک لەو هاوڵاتیانی عێراق کە ئارەزووی گەشتیان هەیە ڕوو دەکەنە هەرێمی کوردستان بەتایبەتیش لە بۆنەکاندا، ئەگەرچی تا ئێستا دەستەی گەشت و گوزاری هەرێم هیچ ئامارێکی لەو بارەیە ڕانەگەیاندووە، بەڵام بوونی چەندین ناوچەی گەشتیاری و دیمەنی سەرنجڕاکێش و شوێنەواری مێژوویی لە هەرێمەکە بووەتە جێگەی سەرنجی گەشتیارانی عێراق. منار عەبیدی ڕایگەاندووە لە ماوەی 10 ڕۆژی سەرەتای مانگی ذیڵحیجەدا تاوەکو جەژن زیاتر لە 500 گەشتی ئاسمانی ئەنجام دراون و لە ماوەیەدا زیاتر لە 100,000 گەشتیاری عێراقی ڕویان لە دەرەوەی وڵات کردووە بەدەر لە حاجیانی ماڵی خوا. دەشڵێت تێکڕای خەرجی هەر گەشتیارێکی عێراقی لە دەرەوەی وڵات باکرەی گواستنەوە و مانەوەی لە وڵاتە $1000 و بەمەش تەنها لە 10 ڕۆژدا $100 ملیۆن لە عێراقەوە چووەتە وڵاتانی دەرەوە. هاوکاری گەشتکردنی عێراقیەکانیش بۆ دەرەوەی وڵات بۆ بەرزی پلەی گەرماوە بە سەربردنی کاتێکی خۆش دەگەڕێتەوە. سەرۆکەی دامەزراوەکە بە پێویستی دەزانێت دەستەی گەشت و گوزار و وەزارەتی گواستنەوە بە شێوەیەکی ورد ئاڕاستەی گەشتی عێراقیەکان و بری خەرجیەکانیان و هۆکاری گەشتەکانیان ڕووپێی بکات و شیان بکاتەوە بۆ گۆڕینی ئامارەکان بە پرۆژەی گەشتیاری لە ناوچە جیاوازەکانی عێراق. بەپی زانیاریەکانی دامەزراوەی عێراقی داهاتوو بوونی 100,000 گەشتیاری دەرەکی لە ماوەی 10 ڕۆژدا بەواتای بوونی زیاتر لە 1 ملیۆن گەشتیاری ناوخۆیی دێت کە ئەمەش هەلێکی باشە بۆ دۆزینەوەی ناوچەی گەشتیاری لە ناوخۆی عێراق بە جۆرێک بتوانێت پێویستەکانی گەشتیاران پڕ بکاتەوە. لەلاکی دیکەوە باڵوێزخانەی تورکیا لە عێراق ئەوەی ئاشکرا کردووە کە باڵوێزخانەکەی ڕۆژانە زیاتر لە 7,000 ڤیزا دەداتە عێراقیەکان بۆ بەسەربردنی پشوەکانی جەژنیان لە تورکیا. عەلیڕەزا باڵوێزی تورکیا لە عێراق لە نووسینێکدا کابڵاوی کردووەتەوە دەڵێت تورکیا بژاردەی یەکەمی برا عێراقیەکانمانە بۆ بەسەربردنی ساتەکانی جەژنی قوربانی پیرۆز. باوتەی منار عەبیدی سەرۆکەی دامەزراوەی عێراقی داهاتوو جێگرەوەی ڕاستەقینە بۆ نەوت بریتیە لە گەشتیاری ناوخۆیی و دەرەکی کە عێراق دەتوانێت لە ماوەیەکی کەمدا بەرەی پێ بدات و بەم پێ بنەماکانی وڵاتێکی گەشتیاری لەخۆ دەگرێت و بەمەش دەتوانێت 100,000 هەلیکار بۆ هاوڵاتیانی خۆی بەڕەخسێنێت.